حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم کارتێکی دیکە لە قەیرانی دارایی لەگەڵ بەغدا بەکاردەهێنێت، ئەویش داواکاری کەمکردنەوەی ئەو 120 میلیارد دینارەیە کە پێویستە وەک داهاتیە نەوتی ڕادەستی بکات. ئەم هەنگاوە لە کاتێکدا کە هەرێم بە تەواوی خۆی لە خاڵی سەرەکی پابەندبوونەکانی کە ڕادەستکردنی نەوت و داهاتی ناوخۆیە دزیوەتەوە. تۆ کە پابند نابی یا ناچی بەدەم بەغداوە داوای 120 میلیارەکە مەسەلەن بۆ مانگی 6 لە مقابلە 970 میلیارە بۆیە ئێمە قازانجی خەڵکە بۆ ئەمە ناکەی. هەموو خەڵکێک هەموو هاوڵاتیەک لە کوردستانە ئەزانێت داهاتی ناوخۆ داهاتێکی زەبەلاحە، مانگانە 350 میلیارە، یعنی چی تۆ 120 میلیارد بۆ پێیان نابێ؟ 150 میلیاریش بۆ خەرجیەکانی وەزارەت و پرۆژەکان و ئەوانە، 120 میلیارد بنێرە بۆ بەغاوە 270 هێشتا 80 میلیارد دیناری زیادە لە هەردووکیان. ئەوە ستەمەکەن لە خەڵک و نایانەوێ موچەی خەڵک بترێ و ئەیانەوێ ئەم دۆخی کە هەیە مماتەڵەی پێ بکەن دەی نەوتەکەش ڕادەست نەکەن لەگەڵیا، هیچ هۆکارێکی تر نییە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە بری چارەسەری ڕیشەی و پابەندبوون بە یاسای بودجەوە هەوڵی کڕینی کات و دروستکردنی ئاستەنگی نوێ دەدات. بەم تاکتیکەش بە شێوەیەکی کاریگەر موچەی هاوڵاتیانی خۆی وەک کارتێکی فشار و بارمتا بەکاردەهێنێت بۆ سەپاندنی مەرجەکانی بەسەر حکوومەتی فیدراڵدا، لە کاتێکدا لە پرسی ڕێکەوتنە نەوتیەکانیشی لەگەڵ بەغدا هەردوو خاڵەکەی ئەو ڕێکەوتنەی کە ڕادەستکردنی نەوت و داهاتی ناوخۆیە پەشیمانی پێوە دیارە. ئێستا بەپێی هەر ئەو لیژنە هاوبەشەی کە هاتووە هەرێمی کوردستان زیاد لە 350 میلیارد داهاتی ناوخۆی هەیە. تۆ 400 میلیارد داهاتی ناوخۆت هەیە مانگانە و ڕۆژی نزیکەی 350 بۆ 400 هەزار بەرمیل ئینتاج هەیە بەوەی ناوخۆشەوە کەمە هەمووی بەڵێ ئێستا هەیەی چاکراوەتەوە، بەشی زۆربەی زۆری چاکراوەتەوە لەمێم یەک ڕۆژە و دەست بەکار بۆتەوە و لە کۆتایی ئەم مانگەشە هەموو یەکەوێتەوە 400 هەزار بەرمیل لەوتە هەیە ڕۆژانە ئەیفرۆشی و هەموو بەرمیلێک ئەگەر 20 دلاریشی بۆ حەقدەست بڕوا 50 دلاری ئەمێنێتەوە، ینی 400 هەزار بەرمیل ڕۆژانە بە 50 دلار و زەربی 30 ڕۆژیکە نزیکەی 600 میلیۆن دلارەکە. ینی هەر من هەرێمە توانێت بە داهاتی ناوخۆ بە پارەی ئەم نەوتە موچە بدا بۆ موچە نادا. قەیرانی دارایی و موچە قوڵتر بۆتەوە و سەردانیشاندەکان و هەوڵەکانی چارەسەریش بە شێوەیەکی لەسەرخۆ بەڕێوە دەچن تاکە زیانمەندیش موچەخۆرانی هەرێمن. ئەمە چیتر تەنها کێشەیەکی دارایی نییە، بەڵکو گۆڕاوە بۆ شەڕێکی ئیرادەی سیاسی کە تیایدا بژێوی خەڵک کراوەتە قوربانی و هیچ ئاسۆیەک بۆ چارەسەری کێشەکان و هاتنی موچەی مانگەکانی کۆتایی ئەم ساڵ بوونی نییە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام، سلێمانی.